بەغدا ڕەزامەندی لەسەر ناردنی 150 میلیارد دینارەکە داوە. زانیاری لەبارەی گرێبەستی وانەبێژی بڵاو کرایەوە. لە سپینەوە بارانبارین دەست پێ دەکاتەوە. سلااوتان لەبێ لە تیوارۆستی هەواڵتان پێشکەشەکەم. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاند چاوەڕوانن ئەمڕۆ سبەی بەغدا بڕەپارێک بۆ موچەی مانگی هەشتی موچەخۆران بنێرێت. وتیژی بەغدا ڕەزامەندی داوە لەسەر خەرجکردنی بڕی 150 میلیارد دینار. چاوەڕوانن لەم دوو ڕۆژەدا ئەو بڕەپارەیە بگات. سەرچاوەکە وتیژی خشتەی موچە ئامادەکراوە کە سێشەمە و چوارشەمە و پێنجشەمە موچەی سەرجەم موچەخۆران دابەش بکرێت. بەپێی قسەی ئەو سەرچاوەیە هەرێم نزیکەی 80 میلیارد دیناری داهاتی ناوخۆ دەخاتە سەر موچە. گەر بەغدا زیاتر لەو 150 میلیارد دینارە پارە نەنێرێت بۆ موچە. سەرچاوەکە دەشڵێت موچەی مانگی نۆش دەکەوێتە هەفتەی داهاتوو گەر بەغدا ڕەوانەی هەرێمی بکات. ئالان حەمەساید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بە نووسراوێکی فەرمی بە ژمارەی 26813 داوای لە پەروەردەکانی گشتی هەولێر سلێمانی دهۆک گەرمیان هەڵەبجەی شەهید زاخۆ و سۆران ڕاپەڕین کردووە دەست بە ڕایکردنی مامەڵەکان و کردنەوەی دۆسەی تایبەت بە مامۆستایانی گرێبەست بکەن بە پێی فەرمانی سەرۆکوەزیرانی کوردستان مەسرور بارزانی و ڕەزامەندی وەزارەتی دارایی و وەزارەتی پەروەردە دەست بەکاربوونیان لە 1 ئەیلولی 2024ەوە دەبێت و فەرمانی دەست بەکاربوونیان بۆ دەکرێت. نووسراوەکە ئاماژەی بەوەش کردووەکە پرۆسەی بە گرێبەستکردنی مامۆستایان لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی قەزاکان دەکرێت. دەشڵێت پێویستە ئەو پرۆسەیە بە وردی و خێرایی جێبەجێ بکرێت. فەرمانی گرێبەستکردنی مامۆستایانی وانەبێژ پێشتر فەرمانی وەزاری دەرچوێندراوە. پێویستە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکان و بەڕێوەبەرایەتی پەروەردەی قەزاکان بە زووترین کات ئەو کارانە ئەنجام بدەن کە لە نووسراوەکە ئاماژەی بۆ کراوە. کەشناسی عێراق دەڵێت لە شەویستەی شەمەوە پلەکانی گەرمان نزم دەبنەوە و بارانبارین لە هەرێمی کوردستان دەست پێ دەکات. کەشناسی عێراق لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردوێتەوە. شەویستەی شەمە پلەکانی گەرمادا دەبەزن و لە هەرێمی کوردستان باران دەبارێت. ئاماژەیان بەوەش کردووە کە لە ناوەڕاست و باشووری عێراق بارانێکی بەخوڕ دەست پێ دەکات و جەخت لەوە دەکاتەوە کە پلەکانی گەرما لە ڕۆژی چوارشەمە زیاتر دادەبەزن. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.